لە ئەوروپا هەر شتێک کە بۆنی کوردستانی لێبێ لەلات زۆر خۆشەویسترە کە لە نێوەی کوردستانی بە جۆرەکە بەڵام کە دیاسپۆرانشینی بە جۆرەی دیکەیە بۆ نمونە شتێکی زۆر سادە دەڕۆی بۆ دوکانێک بۆ مارکێتێک دەتەوێت شتێک بکڕی هەڵی دەگری سەیری زانیاریەکانی دەکەی دەبینی بە زمانی جیاواز لێ نووسرا بە تایبەتی ئەگەر لە دوکانێک بی کە کەرەستەی بڵێن ڕۆژهەڵاتی نێوەڕاست وڵاتانی عەرەبی و ئەوانە دەفرۆشێ هەمیشە سیر دەکەی بە عەرەبی ئاڵایەکی سعودیە یان ئیماراتی لەسرە بە عەرەبی نووسراوە کەرەستەکە چییە بە ئەڵمانی نووسراوە بە ئینگلیزی نووسراوە بە کۆمەڵێک زمانی دیکە بە تورکی بە ئاڵای تورکیای لەسرە نووسراوە بەڵام کوردی نابینی ئاڵای کوردستان لەسەر بەرهەمێک ببینی لێرە لە ئەوروپا بەلاتەوە زۆر تایبەت دەبێت ئەمڕۆ میوانێکم هەیە کە بەرهەمەکانی خۆی وای دروست کردووە کە دەتوانی بە کوردیش بە ئاڵای کوردستانەوە کە کەرەستەکانی ببینی بۆ نمونە ئەمە کوردی ڕۆژاوە بە تایبەتی باش دەیناسن ملوخیە بە ئەڵمانی نووسراوە کە چییە بە کوردی نووسراوە پەلێن ملوخیا کەسک و هەشککری و ئاڵای کوردستانیشی لەگەڵ دانراوە کاک کەنداڵ حەجی لێرێ ژدێرکە حەمکۆ گەلک خێراتی کا کەنداڵ مامۆستا بەری هەر تشتێکی تەناوێ ئەو کۆمپانیا خۆ کردێ ئەمالیا ئەمالیا دەری هاتی بەێ شخۆ دەست پێکدا ئەسپاسیاوت کەم سپاسیا قاتار و داوتکم ئیرۆن vê derê میهوانên مامۆستا ئەمالیا ڕاستیشی معنا navê ئەمالیا tiştekî qewet û her kes ku hejit yani qewet û natirsê me pirsiyar kir ev nav hevjîna min got ev navê hanê ئەمالیا yani معنا xwe qewet بقوات يعني نطرسه هرا ونطرسه مجي مقو ام خوازن تشتكي تشي بكن كو تشتكي كو مجي نطرسن راسيتشكو نتشتكي يعني بحساني بو حتى ولما افتشتها هنكر تشكو از بيجم يعني تجا مناديتي ام زو ام شكشكاتيا خد ام نافي شغليت كان حتى وكايرو يعني مناديتي على كردستاني مناديتي راستي بيجا برزغرك كي مازن ببوره وكي تجي بحث كر برهمك وسا كنتو تشد كي ماركتين تركي قالكن ليفر ماركتين ايراني هنا ماركتين عربي هنا بله و على كردستان هذا بوان حساسه ناين ماركت اخوت شو كي دترسن كسي كل وان ذكرن بله تشما على كردستان السردانه خدي ما مثلا دلونا توي بله او طبعا ما قود في امجي نكيم غير يخبن يرو امجي ذم خا اثبات بكن انه ام هنا ام كرت هنا ام هرنا كودر ام هنا الكودر بيتشي ناحية شغل ده ام كرت هنا يا يعني ماركتي تركي يرو وقت هري ماركتي ما كرداجي تراجي تشتكي فا انه يتركي هنا تشما يا منينا ماجي ما افتشتها هاني ما جو ماركتي ما كرداجي زياده بونا يعني قالك زياده بونا ويا عربا زياده بونا ويا تركاجي زياده بونا الحمد لله يعني بيجم يرو حتى ماركتي تركاجي جمد بنو بيجم قالك الجمعه يعني نا او مثلا مشكله ما ظنت شما كواليتي تاوي قالك شيء يعني ما يعني ماركتة تركادجي بآلا كردستاني بآلا كردستاني هنا قالك ماركتة تركاجي هنا الآلية مثلا قالك جي هنا إيرو ماركتة وادجي هنا أو برهمن كتو دفروشي برهمن جودانا بلي الكودرتين الكردستانيتين إج مصريتين ما مستا إج لبنانيتين إج سوريتين وأمنها حاضريك إن شاء الله تكن دماني زيدا أمش هندي بينن أما كبرين شيء بكن وكا قالك مثلا ماركه ما برنج هنم تخازن ماركه ما برنج كرديجي ام ان شاء الله نيزيك ندور ام تشيدك ام جاهز كنها بله اريا لكردستان هي جناتيا ايش كردستان نهاتيا بس ام تخازن كوش كردستان جواريش صدمش كردستان ما مستا وقتكو ايرو امش مصري بين مصر دولتك موسميه ام عربي جر بجن موسمي تشاو مثلا موسمي ملوخيها موسمي خيارها موسمي بلموا اري او بهترها وتشتكى ديجي ك بانينا ويجي بشكل سفكترا دولتك مثلا سر بحرين بيجي مثلا يا ترانسبورت اوا ام بهتر ولو يعني يجبر تشاوش تربيجم كو ام تخازن بك دستي ما كواليتيت غوري مواصفات اوروبي بن تشتكي باش به وسر مقالك نكل فيجي وتاجل الكردستاني الريكا كباش هبا برهمن باش هاتبن بله
تدخواست و تشتین کوردستانی ئەمە ئینشاءڵڵا دەمەکە نزیک دەژی ئەمە بینیش کوردستانی ئەمها ئەم سەر شغلن ڕاستی وێجە پچێکی وەقت جێزێ مەسەلا وەقت ئەمەیزن کە ئەمێ چاوە بینن ئەم ئەم تشتاکو ئەم دخوازن و ئەم تم و تم ئەم بینن کە کوالیتێت باش بێ گۆر مواصفاتی ئۆروپی بن وەکو گەلێک لەسەر مەژی نەکەلفێ دەقەن ئەم بکار بن ئەم ژی بقوت وەکە غێری خۆ ئەم بکەون سوکێدا بەڵێ کاکەنداڵ ئەمالیا مرۆڤ چاوت کارە بکرە ئینتەرنێت هەیە جەیەکی ماڵپەراوە هەیەیانجی چاوت ئێمە ئەم ددنە گرۆس هاندلە ئەو گرۆسان دنە مارکێتاشی بەس قسمەکەش ئەم دنە مارکێتە بەس ئەم نەها سەر شغڵین دەمەکە نزیکدا مهۆتکارێ ئۆنلاینژی بکرێن ئینشاءڵڵا دەمەکە نزیکدا ئەم سەر شغڵن بەس مەهێجا هەست نەکرێ بەس دەما نزیکدا ئینشاءڵڵا کڕیارن کورد لە هەر جەیەکی بن لە ئەوروپا چەند مارکێتن کوهەنە بەڵێ خەم ناکە یا ترکی و نظامچی باشترە و گەلک کەس دەبێژە باشترە نەچەند تورکا بکرێت کورد بکرە لێبەری خۆ بدەنێ ئاڵا کوردستانی هەبوو بکڕن گەلە گەلک سپاس کاک حەجیک و دگەلمە سپاس